دەرمانخانەکان وەک تیشک و سۆنەری باخەڵ. هەژارەکانی وڵات بەدەر لە مەینەتیەکانی نیشتیمان و فەقیری و دەردەداریەکەی هیچ شتێکیان لە ناز و نیعمەت دەست ناکەوێت. دوای حەسرەت کێشانیان بە خەمەکانی نیشتیمان و ئازار چەشتنیان بەهۆی نەبوونی پارەیەکی باش لە باخەڵیاندا دەبنە قوربانی خواردنی بەسەرچوو یان سەرجەمە و خواردنانەی لەلایەن چەندان کەسی چاوچنۆک بە چاو لێداخستنی سیاسی و بەبێ کوالیتی کۆنترۆڵ داخلی وڵات دەبێت و دەرخواردی چینی گشتی دەدرێت. گەرتا ئێرە بێویژدانی سیاسی و سەرمایەدارەکان بوو بێتە مۆتەکە بۆ گیانی خەڵک، بەڵام لە دوای نەخۆشکەوتنیان دەکەونە ژێر ڕەحمی پزیشکەکان لە عەیادە و نەخۆشخانە تایبەتیەکان. هاوڵاتی هەرەو کاتەی پەیوەندی دەکات بە سکرتێری پزیشکەکە وەک ئاسکێک دەکەوێتە داوی ئەوانەوە. هەر لە یەکەم وێزگەوە کە پسوڵە بڕینە ڕوود دەکرێتەوە بە جۆرێک زۆر جار سەروەتی نەخۆشەکە تەنها پارەی پسوڵەکە ناکات. ئەم پسوڵەیە تەنها بۆ ئەوەیە کە پزیشکەکە ببینێ. خراپتر لە سیاسیەکان گەر ئەوان بیان بینیت ئەوە واستەت پێویستە، بەڵام پزیشکەکان پارەیان دەوێت. هێشتا نەگەیشتوتە لای پزیشک کون دەکرێتە باخەڵت. دوای چوونە ژوورەوە لیستێکی پشکنین دەنووسن کە ئەستەمە و قورسە بۆ نەخۆشەکە کە بتوانێت بە ئاسانی ئەو پارەی پێ هەڵبسوڕێت، بە تایبەتی کە نرخی هەر یەک لە پشکنینەکان مەبلەغە و بڕەپارەیەکی زۆرە. بە وەرگرتنی پارەکە باخەڵی هەمووان ڕەچاو کراوە هی نەخۆشەکە نەبێت. لەوێ بە تەواوەتی سۆنەری باخەڵت دەکرێ و هیچ کونێک لە باخەڵت جێناهێڵدرێ بە شاشەکەوە نەیبینن. هیچ کات لە عەیادەی پزیشکێکی تایبەتی نایتە دەر کە پێی وتبی تۆ باشیت و نەخۆش نیت، بەڵکو ئەو چاوی تند بڕیوەتە باخەڵت و لەبیری ئەوەدایە کە ڕەفاهیەت و خۆشی ژیانی لەسەر حسابی تۆ و ئازارەکانت درێژە پێ بدات. دوای گەڕانەوەت بۆ لای پزیشک بە لیستێکی گەورەوە لە پشکنین هێشتا چاوی لە چاوی تۆ نەبڕیوە و دەم و چاوتی سیر نەکردووە. یەکڕاست قەڵەمێک دەردەکات و لیستێکی گەورە لە حەبوو دەرمان دەنووسێ و دەدنێرێت بۆ ئەو دەرمانخانەیە کە خۆی مەبەستێتی. کاتێ نەخۆش دەیەوێ بڵێ کەمێک کەمتر وەربگرن و دۆخی ئابووریم باش نییە، پزیشکەکە زۆر بە ئاسانی دەڵێت ئێمە مامەڵەمان نییە، نرخەکانمان بڕاندووەتەوە و جێگیرمان کردووە. دواتر دەیدەن لە جیهازێک کە مەبلەغەکەت بۆ دیاری دەکات، ئەوان لە شوێنی دکتۆر بوون بە مەئموری وەرگرتنی ماڵیات و پارە. نەخۆش گەر خوددا شیفای بدات و چارەسەری نەخۆشیەکەشی بێت، ئەوە نەخۆشی ڕوودکردنەوەی باخەڵە لە لای پزیشک و دەرمانخانە و پشکنین و ژووری تیشک. بە جۆرێک دەیخەنە گیانەڵا و دەیسپێرن بە مەرگ. سەرباری ئەوەی کە هیچ بڕەپارەیەکت پێ ناهێڵن، هەر لەو کاتەدا مژدەیەکت دەداتێ کە چاک نابیتەوە و دەڵێ وەرەوە بۆلام و سەردانم بکەرەوە. هاوڵاتی لێرەوە دەکەوێتە گومانی ئەوەی کە لەکوێ دامەزراوی تەندروستی وڵاتەکە ئیفلاسی هێناوە و تەنها کاری ئەوان دەرکردنی دەفتەری وەفات نامەیە.